ئێوە سەیریکەن هاوڵاتی و حکوومەت لە قانونی فەڕەنسیا چەند مهمە. وەکو ئیشارەتیشم پێدا یەکەمین سیاغەی بەیانی یەکەم، میثاقی یەکەم، پەیماننامەی یەکەم، ڕەشنووسی یەکەمی دەستورەکە باس لە هاوڵاتی بوونەکە، باسی مافی مرۆڤ و هاوڵاتی بوون. بۆیە ئەبینی کابرا لە ساحل العاجە فەڕەنسیە زانە زابد وە لە جێشی دیگۆلە تەقاعودەکەی بۆچێ بە ساحل العاج، چونکە قومیەتی فەڕەنسی مەدرسەی قومی فەڕەنسی وەکو مەدرسەی قومی ئەڵمانی نەبوو کە بڵێ زمان و خاک و مەسلحی مشتەرەک و ئەمانە ئەبێ لەوێ بی یا لە وڵاتەکە بی. نا کابرا بووە بە فەڕەنسی بنبلە بوو بە ڕئیس جمهوری جەزائر، بەڵام لەبەرەوەی زابد بوو لە جێشی فەڕەنسیا تەقاعودەکەی بۆ چوو بۆ جەزائر وەلەو ڕئیس جمهوریش مافی خۆیەتی، چونکە هاوڵاتیەکی کە سەیری ئەەکەی ئەمانی کە پاڵێوراو بوون بۆ پەرلەمان 35 ساڵەکان ئەوانی دەنگیانەدا 23 دوای بوو بە 21 دوای بوو بە 18 هاوڵاتێتیەکە لە دوای 5 ساڵ خەڵکە بوو بە هاوڵاتی فەڕەنسا. قانونێکدانرا پێی وترا قانونی تەعینات. قانونی تەعینات لە سەرەتاوە بە دەستورەکە ئەڵێ هەموو هاوڵاتیەکی فەڕەنسی، پاشان دوایش لە تعدیلەکە ئەڵێ هەموو ئینسانێک لە فەڕەنسا مافی تەعینبوونی هەیە مادام مەرجە فەنیەکانی تیان. کابرا مهندسەیانی تەعینە بێ بە مهندس، هەموو ئەوروپاش لەسەر ئەوە ئەڕۆ. ئێستا کوڕی تۆ بێ بە مهندس، کوڕی یەکێکی کەشکە لە دیگۆلەوە هاتوو هەرە ئەبێ بە مهندس مادام کەفاەتی هەردووکیان وایە. هەلی ڕەخسا و لە بەردەمی هەردووکیانە هەیە، هەردووکیان زمانەکە زان دەرەجاتیان هێناوە ئەو لەو دایرەی کە قبوڵەکری. فەرقی بەینی مناڵێکی سۆمالی و مناڵێکی نەروێجی و مناڵێکی رووسینی، ئەم وڵاتەش هەمووی بە قانونە ڕاوەڕ. ئەم قانونی تەعیناتە بزانە لەکوێ و داماوی ئێوە لەکوێ. خەڵکێک مهندسی کۆمپیوتەرە کەچی دەرگاوانە، یەکێکی کە مهندسی زەراعەیە لە دایرەی تاپۆ تەعین بوو. یعنی شتێکی زۆر غەریبە بینی، هیچ اختصاصە لە شوێنی خۆیان نییە لەبەر تەزکیەی حیزبی. یەکێک وەک حەیوانە، یعنی نە ئەقلی بە دنیا ئەشکێ نەزانیاری هەیە، هیچ شتێکی نییە، بەڵام تەعین کراوە بە مدیر عام. يعني وەکو هەتی و مچەیەکی بەعسی لەو سەرجادەوە هێنرابوو کرابوو بە ئەمین عام، ئەمین عامی شوونی اجتیماعی مەسەلەن لە هەولێر کراوە بە محافظ لە شوێنێکی تر، ئەمەش بە هەمان شێوە. بۆیە ئێستا ئێوە گەیشتونەتە ئەو کارە ساتە ئاراسی شێخ جەنگی بە چ سیفەتێکی ڕۆیشتووی ئیتیفاقی کردووە لەگەڵ قاسم برێمەر و وەحشیەکانی هادی العامری و ئەبوو مەهدی و بە حضوری یارەڵڵا و بە چ صیفەتێ؟ مەسعود بەرزانی ڕئیسی هەموو هێزەکانە، فشە شەریکی ژنی هەتا لە ناو پارتیە خەڵک بە قسەینا. پاشان کۆسرەت نائیبیەوە، ئەنجا دیسان نائیبی جەلال تاڵەبانیشە، شێخ جەعفەرە تورتەش هەر بە هەمان شێوە مەسئولی گەورەی و محورانەیە. ئەم کابرایە ڕۆیۆ بە کەیفی خۆی تەعین کرد کە خۆی کردو بە نوێنەریە و خەڵکە و اتفاقاتی نێودەوڵەتی کردووە لەگەڵ قاسم سلەیمانی. هەر وەزیری بە وەزارەتی دیفاعەکەی خۆی ئاشکرینە کردو، ئاگدارە کردو. یعنی سەیری ئەم تەعیناتە لا بەلاو لا کۆڵانانە کە تەزکیەی حیزبی کردی لەبەرەوە بێ ئێوە بۆ چاکردن و ئیسلاحکردنی حاڵی خۆتان یەکەمین عەهدە لەگەڵ خوا بیدەن ئەوەیە کە تەزکیەی حیزبی لە هیچ کەسێ قبوڵ نەکە، هیچ کەسێ بە تەزکیەی حیزبی قبوڵ نەبێ. دکتۆرێکی یەزیدیە، من نەخۆشەکەم ببم بۆ لای ئەم دکتۆرە یەزیدیە باشترە بۆ لای براکەم کە مزەمیدە. یعنی ئەمە لەبەرەوەی برامە مزەمیدە نەخۆشەکەشم نابم بۆ لای، ئەزانم چکە ئیمرێنێ ئەی کوژێ، بەڵام ئەی بم بۆ لای دکتۆرە یەزیدی. ئەی کەوابوو بۆچی تەعینی ناکەی لەبەرەوەی کە یەزیدی یا مەسیحی یا کۆمونیستە یا ئیسلامی یا شتێکی تر. ئەو تەعیناتی کە لە فەڕەنسا لە ئەو سەردەمانەوە بوو هەتاکوی ئێستاش هەر بەڵکو خۆی ماوە. لە پێناسەی حیزبە دەسووری فەڕەنسیەڵێ حیزب مەدرسەیەکی گەشەکسەندنی کۆمەڵایەتی،
يعني تۆ لە ناو حیزبە گەورە ئەبی پەروەردەبی لە ناو حیزبە چاوێکرێت تۆ لە ناو حیزبە یعنی ئێستا تەسەورکەنەوەی عمرێ بێ بە 18 ساڵ طبعا لە وڵاتان و لە وڵاتانی تریش هەیە هی گەنجەکان پێش 18 لە ئیتیحاد تەلەبەیە لە ئیشێکی میهنیە لە نەقاباتە لە جەمعیەتێکایە وردە چاویەکرێتەوە لەسەر مەنهەجەکە ڕۆژانی انتخابات کە دێتە پێشەوە لەو سەرجادەیە ڕاوەستە هەموو حیزبێک بەرنامەی خۆی دەدات ئەڵێ ئەمە ئێمەین کەچی ئێمە کاک بەرهەم ساڵح هاتووە وعدێکی انتخاباتیەدا ئەڵێ بۆ هەمووتان حساب بانکی ئەبێ چونکە ڕقەمی شخصیتانە بێ هەر یەکەم موچەکەی خۆی بۆی دێ بۆ ئەوێ بۆی دێ بۆ حساب بانکەکەی خۆی وەریەگری قەشمەری کرد ئەمە کابرا کە جنسی ئەمریکی هەیە ئەمە کە لە هەمویانەوانی کە باشتر ئەوانی کە درۆی گەورەترەکەن ئەنجام هەموو مافیایی کە دروستیان کردەوە هەموو دزی و جەردەی و خراپەکاری کە کردویان ئەوانە باس ناکەم چکەوە هەمووتان ئەمە ئەزانن من باز لەواکەم ئادەی بزانن ئەمە فەڕەنسا و دەوڵەت تەشکیلکردنی لەو سەردەمە 155 ساڵ لەمە و پێش کە دروستی کردو چۆن ئەو دەسوورەی داناوە چۆن ئەو قوانینان چۆن لەسەریشی ڕۆیشتووە ڕەشپێستێکی غانا هەروە لە فەڕەنسا تەعینە بێ هەر وەکو کەسپی پێستێکی لە حیزبی متعاصبەکان تەعینە بێ لەوێ وا لە ئەوروپا حیزب بریتە لە مەدرسەیەکی چاوکردنەوە و گەشە و نەشونمای بیرروهۆشی سیاسی کەچی حیزبی لای ئێمە کەراندنە خەڵک عاقڵا چێتە حیزبەوە بێ بەکەر ئەبێ بە گوێ درێژ ئەبێ بە حەیوان عەقڵی لەدەسەدا ئەبێ بە کۆیلا لە قیادەی حیزبەکە شایە ڕئیسەکەی پێڵێ ڕێیتان چییە بۆ فڵان مەسەڵە قوربان گەورم جەنابە چییە فەرموویە مەتەنفیزیک هەروەکو ئاغا و کۆیلەیەتێک باشە بۆ ڕازیت کە بچیتم حیزبەوەکەوە کە لێ پرسیینەوەڵی بۆ ڕازی دەڵێ ئەی کاکە چی بکەین بەرا بەتاڵەیەکە و یش نییە و اونجا پارتیش بە بێدەنجی 120 دلار گەدا بە ئافرادەکانی لە ژێر مێزەکەەوە هی تەسەورکەن خوشکێکی بەڕێز هەری پارتیش بتوان لە ناو پارتیا بوو محتەرەمێ بوو قایمێکی پیشانی منداوتی ئەوە مەلاکانی محافظەی سلێمانین کە پارتی پارەیانەداتێ 140 مەلا بەدزیەوە قایمەکەش لایم خوشکە بەڕێزە ببوانی تر چەند بدە هەموویان وا نەزانی ئەو پارتی وای وێچێتیوانی پارەی دزیەکە ئاواتە و زیایان کرد بۆیە خەڵکیشیان فەقیر کرد هەر موچەیان نەدا هەر خەڵکیان فەقیر کرد و تەعیناتیان نەکردن بۆەوەی مەجبور ببێ بە پێشمەرگە باش 140,000 پێشمەرگەتان تەعین کرد ئێکوە کوێیان پاراست مەسوولەکان هەموو گەدایان زل کرد و داماوەکانی تریش لەبەر بێ پارەی هەر ئەوە ئەو هەموو ڕسوایی و ئەو هەموو مەئەساتیان بەسەرهێنان لە حیزب لە کوردستانە لای ئەم پارتی وێچێتی تاغوتە ئەقڵ ئیلغا کرایە لە جیاتیەوەی خەڵک پێ بگە هەر لەو فەڕەنسای ئێستەوەی بینن چێ حکمی فەڕەنساک پیاوێکی گەنجە تۆ گەر قیاسی بکەیتەوە لەسەر جسکاردستان و لەسەر دیگۆل و لەسەر فرانسوا میتران و لەسەر ئەو ڕئیسانەی تر هەتا سارکۆزی اعتیبارەکرێ بە پیر لە چاو ئەمەی کە ئێستا حکومەکە زووش هاتۆتە سیاست یعنی ماوەیەکی کەمیش هاتە سیاست و بەڵام گرێوی بردوت بەچی بە ئیلتیزام بە ڕاستگۆیی بە پابندبوون بە قانون بە احترامی قانونەکەی خۆی مدیری پۆلیسی مروری ستۆکهۆڵم ئیشارەتەکە سوور بوو نەیتوانی بۆستێ و پەڕیەوە ئەو بەر لەو بەر یەک مەتری تر نەڕۆیشت وەرەقە و قەڵەمی دەرهێنا و ئیستیقالەی لە مدیر پۆلیسیەکەی خۆیدا خەڵک ئاوا احترامی قانونی خۆیەگرت بەڵام هەر مەسعود بەرزانی خۆی چەند مخالەفەی لەم قانونانە کرد جەلال تاڵەبانی خۆی ئەو کەسانی کە لە پەرلەمانەکانان خۆیان چەند مخالەفەی ئەو قانونیان کردو کە هەروەکوتم قانونی گاندانەکە یقوندەرێتی گانگانۆچێ کە پێڵەن جەندەر لەگەڵ قانون دژی ئیرهاب ئەم دوانە تەنفیز کران لەبەرەوەی هەمووی لەسەر بێ ئەخلاقی یا ڕوتانەوەی مسلمانان و شکاندنی شکۆی ئەهلی ئیسلام و سووتاندنی ڕیشیان لە بازاڕە و ئیهانەکردن و زیندان و تعزیبکردنیان لەبەر خاتری قووەتێکی دەرەیە لەبەر خاتری تەنفیسێک لەو حەقدە کۆنەی کە لە دڵیان هەیە پاشان لە فەڕەنسا ئەوەی کە دەستوور ڕێکی خست هاوڵاتی و داوەریە وتیان هەموو لە بەردەمی یاسایە یەکسانە هەمویان یەکسانە لە بەردەستی یاسایە یەکەم
سربەخۆیی داوەری ئەم قازیانە هەمویان ئەم داوەرانە سربەخۆن هیچ کەس ناتوانێت قسەیەکیان بەرامبەر بکات کەس ناتوانێت زەختیان لێ بکە من بۆ خۆم 62 جار چوومەتە دادگای نەرویجی هەمووشی وا ئەبینم قازی گوێی گرتووە لە هەموو ئەترافەکان شەڕە بڕگەی قانونی محامیەکان من قسەم کردووە بەرامبەرەکەم قسەی کردووە ئەو منی تەزعیف کردووە من دیفاعم لە خۆم کردووە ئەویش وەستاوە نائیبەکانی لەگەڵیان لە یەکێ لە محکەمەکانە 7 قازی 43 ڕۆژ توولی کێشە قازیەکە ئاخر شت بە منی ودوتی قسەی هەمووی ئڵغاکەرەوە خۆت ئاخر قسەت چیە لە مەسەلەی قورئان سووتان نەکەی وتم ئەوەیە کە بڕوان پێیەتی تەواو حکومەکە لەسەر ئەم قسەیە دەرچوو بەڵام ئێوە تەسەورکەن ئەو قەزاوەتی کە لە کوردستان هەیە ئاخر وەرە کابرایەک لەسەر حفازە دزین 11 ساڵ سجن لەسەر حفازە لەسەر شیری مناڵ باشە ئەم قازیە ئەم قانونە ئەم داوەرە ئەگەر بەپێی قانون حکمی کردووە برا قانونی دارستانی جوان نییە بەخوا شێرێک لە دارستان پێی عی بە قانونی وا دەرکە کە حیوانە ئەمە نابێ شتێکی قانونی بێ بڵێ کابرا حفازەی دزی وەڵا لە بڕگەی مادەی ئەوەندە بڕگەی ئەوەندەی عقوبات 11 ساڵ سجن بە شەرتێک کابرای خاوەن حفازە و دوکانەکەش هاتوونە با بە گردنی ئازابێ پارەی لێ بۆ پارەکەی نەدزیوە بەس پێویستی بەم حفازانە بۆ مناڵەکەی موچە نییە ئەگەر بەپێی قانونی ژنەی کردووە بابە من لە لاهوری شێخجەنگیەوە فێر بوو ئەمە شەقاوەیە کراوە بە هاتووە لە کۆڵانەوە هاتووە من لە گاوچی و قومار چییە ئەمە چ سیما و سیفەتێکی داوەری پێوەی لەبەرەوە ئەمانەش پێویستیان بە ڕادان و لادان ئەبێ ئەو کەسانە ئەم جارە بێنەوە کە قەداسەتی قانونەکەیان لەبەر چاو ئەو قەداسەتی قانون و یاسا و دەستورەش قەداسەتەکە وەرناگرێ حتا وەکو ئەم دەستورەی فەڕەنسا خەڵک لە لادێ و شارەکانە مناقەشەی نەکە بەخوا من بیرم دێ لە گەرمیان ژنەگەی وتخوا هەندێک کەم لەو کتێبانە بۆ بێنە حەمام داخ واتە بەو کتێبی دەستورەی کە چاپیان کردبوو سربەخۆیی قەزا یەکسانی خەڵکی لە بەرامبەریە ئەنجا حەسانەت القەضا هیچ کەسێ لە هیچ وڵاتێکی قانونی لەم ئەوروپایە ناتوانێت قازیەک بترسێنێ مخابراتی نەرویجی ئەو هەموو تەلفیقەی بۆ من دروست کرد ئەو هەموو قسێ قازی چاوەڕێی قسەی خۆیەکە هیچ کەسێ ناتوانێت زەخت بخاتە سەری بڕیاری خۆیەتی خۆی چۆن قەناعەتەکە بە قسەکان و هیچ کەسێکیش ناتوانێت تەهدیدی کە ئەنجا ئێوە تەسەورکەن یەکێ لە هەڵەبجە گیراوە بە تۆمەتی تیرۆر یەکێک ئێوەی ببێ بە محامی ناوێرێ دوو کەس دەچنە پێشەوەڵن کاکە ئەمانەوێ محامێتەکەی بۆ بکەیت لەو لاوە سمێڵ بابڕێک بە دەمانچێکە تەهدیدیانەکە ئەوانە تیرۆریستن کەس ناتوانێت دیفاعیان لێ بکە ئاخر هیچ شتێکی لەسەر ئیسپات نەبووە نا تیرۆریستن ئەوانە خەلای نائیمەن هەموو عایدی داعشن باش یەکێکی کە لە هەولێر گیراوە لەسەرەوەی لە فەیسبووکە سەلامی ناردووە بۆ یەکێک و توێتی ئەرێ هەواڵی شام چۆنە یعنی ئەزانە کە ئەمەی بەرامبەرەکەی لە شامە لە سووریایە تەسەور کە ئەمە محامیەکەی کە ئافرەتێکی بەڕێزە ئەڵێ هەرچەند ئەم توانی بە ئەمەویست دیفاعی لێ بکەمەوە تەهدیدیانەکردم یا بە مەلەفەکە یا بە سەختکردنی ئیشەکە لەسەر خۆم ئەمە چۆن قیاسەکەی تۆ لەسەر شتێک کە بتوێت دەوڵەتێکی مەدەنی قانونی دروست بکەی قەزاوەتەکەی حڕ بێ ئەم محامیانە چەند ترساون جا تۆ سەیریکەن برایانی عەزیزی مشەڕەف قانونێکی دەرکرد ڕئیسی پاکستان عسکەری جەیشی لە بەردەستای انقلابی عسکەری کرد بە ڕۆژی نیوەڕۆ لە مزگەوتی لالیدا بە کیمیاوی سێ دفنی کرد نخستنیە قبرەوە لە بەرچاوی هەموو عالەم بەڵام قانونێکی کە دەرکرد مخالیف بە دەستور هەرچی محامی پاکستان هەیە مزاهرەیان لێکردن و هاتنە سەر جادە قسەی مشەڕەفیان شەقتی هەڵدا وردیانە دەر ئەوە لە وڵاتێکی پاکستانە کە وەڵاهی 7 ساڵ من لە پاکستان بووم لە هەموو شتێکگەچێ لە وڵات نەوێ یعنی تۆ کە پارەت هەیە بڕۆی بۆ ئەوێ و جنسێت نییە
ئەتوانی 200 کەس بەکرێ بگری و مزاهرەت بۆ بکەن بۆ ناوی تۆ ڕسمی تۆ بەرزکەن و مزاهرەکەن لەو سەری مزاهرەکە کە تەواو بوو بە زەمەن یا بە شوێنەکەی ئەڕۆنەوە بۆ ماڵەوە. یانی تەسەورکەن لە عاشورایە شیعە پارادا بە سنی کاکە وەرە سینەزەنیمان بۆ بکە و بڕۆرەوە. ئەوی ژەڕاتە سەعات 4 سینەزەنی و ئیمام حوسێن و ئەگری و ساعت 4 هەڵ کاکە من دەوامەکەم تەواو بۆ ڕۆمە پارەکە وەرەگرێ وەڕات. لەم پاکستانەیە محامی نەیهێش ڕئیس جمهور قانونیە دەرکە. لە میسر جەمال عەبدوناسر سادات حوسنی مبارەک و ئەم تاغوتە سیسی هەموویان هەوڵەدەن کەوا قانونەکە بگۆڕن بە میزاجی خۆی دەستور بگۆڕێ محامەکان لە ڕوویانە هەرەوەستنەوە. ئەی باشە لە وڵاتی ئێمە ئەوەی زۆر داماوە و بێدەنگکراوە محامیەکانن. یعنی تۆ تەسەور کە ئەم محامیە داماوە ناتوانێت بەرگری لە خۆی بکە. ئەڵێ کاکە بە پێی قانون ئەمە نابێ. ئەڵێ ناوە راپۆرتی تری پێگەیشتووە کە تۆ ئەگەر لەو مەلەفە نییە. ئێ باش ئاگام لێنێ من مەلەفی تاوانبارەکەم لەلایە چکە من مدافعی ئەوم وەکیلی ئەوم محامی ئەوم. ئەڵێ نا بەڵگەی سڕی هەیە. چۆنە بێ بەڵگە سڕیانە لە محامەکەی بشارێت و ئەگەر ڕاستە. ئەنجا سەیری ئەو قانونانەکەن کە لێرە دەرەچە لە وڵاتانە ئاسانکاری سکاڵاکردن. هەر کەسێک لەم ئەوروپایە وەلەو تێپەڕێ بە وڵاتەکەشە بە فەڕەنسا تێپەڕی ئەتێشکات لێچێ بکەڵە وڵاوە قاچی خستۆتە بەرقاچ یا مۆڕەی لێ کردوێن فڵان شتی کردو. ئەوە نییە بڵێ بابە دەوە شتێکی وا چیە کاکە گردنی ئازاکە و بڕۆ. وەکو لە کوردستان ئەڵێ وڵاو فیشەکی پێوە نامەڵ بابە بەس نییە بەرنەکەوتووی دەبڕۆ گردنی ئازاکە و بڕۆ برا جاریش کەش دێتەوە سەرم جارە بە کلاشم کۆف دێ. لێرەوانیە ئاسانکردنی سکاڵاکە جا ئەمەژە گەڕێتەوە بە ساڵی 1970. یعنی تۆ یەکسەر کە ئەڕۆی لە وڵاتانە شکاتێکەکە یەکسرە پرسن و ناو دەنووسن و ڕقم و تاریخ و هەموو شتێک دەنووسرێ و وەرەقەیەکە ئەبێ بە مستەمسەکێکی قانونی تەواو هیچ کەسێک ناتوانێت نکوڵی لێ بکە. هەر یەکە جیهات بە جیهات بەرزێک کاتەوە تاکۆ گاتە ڕۆژی دیاریکردنی محکەمە گوێ لێگرن گوێ لە تەرەفی مقابلەگرن ئەدیلەکان محامیشت نییە پارەت نییە محامی بۆگرن بە هەمان شێوە هەتاکۆ گەیتە نەتیجە. ئەبزانە سەیری ئەم داماویەکەن لە کوردستانە ئافرەتێکی داما و ئەوێ خولع بکایوێ جیابێتەوە خولع حەقێکی شەرعی خۆیەتی لە دینە مارە کراوە بە دین حەقی خۆیەتی خولع بکاوەکو پیاوەکە تەلاقی بەدەستە هەمیش خولعی بەدەستە بەڵام بزانت چ معاناتێکە چێژێ بۆ وەرگرتنەوەی حەقەکە بۆ مارەیە کە ئەبێ بیدرێتەوە دوایەوەی ئیهانە کراوە دوای لی دراوە دوای تەلاق دراوە بە مناڵەوە داماو بووە کۆڵی ژیانی لەسەر قورس کراوە بە دەستێکی شکاوە گەڕێتەوە سەر کە سوکاری چاوەڕێەکە مێردەکەی دادگا بۆی بڕیار بدات دادگا بڕیاری چی بۆدا بڕۆ مانگی 5,000 دینار بدەرەوە بەمشنە 5,000 دیناری مارەیەکەی واتە هەتاکو 15 ساڵی تر ئەمە کۆتایی پێنایە. یعنی بزانە ئەم هەموو لاسەنگیەی کە لەم هەموو قوانینانە هەیە کەس ناتوانێت سکاڵاکان بکاتەوە سکاڵاچی بۆ دادگا سەیرەکەڵێ وڵا ببوورە ئەم سکاڵایی جەنابە 2800 تری لە پێشەوەی. ئەی باشە بۆچی قازی تەخەڕوج ناکە؟ ئەی ئەم هەموو خەڵکە بچووە قانون ئێوە کولێی قانونی ئێوارانتاندانا بۆی نەخوێنەوارەکانی خۆتان شەهادە وەرگرن و بڵێ خریجی کولێی قانونە. ئێ باشە بۆ خەڵک نەبوو بە قازی. یەکێکی کە لەو ئیشکالاتە ئەنجا سەیریکەن لە فەڕەنسا طبعا هەر لەو کاتەشە شتێکی تردا مەزرا مەجلیسی قەزا پێوترە مەجلس القەضاء الأعلى يعني لە هەموو شوێنێکەمە هەیە جگە لە کوردستان طبعا چکە هەموو شوێنە محکەمەی دەستوری لێ تۆ گەرشکال لە مەسعود بەرزانی بکەیت بیتە محکەمەی دەستوری هەر لە تورکیای بندەستمانە ئەگەر تۆ بتێ شکات لە ئۆردۆغان بکەی محکەمەی دەستوریە شکاتەکە دووەرەگرێەوە لە فەرمو ئەویش دێ و محامی هەردوو لاتی تۆ لە ئێرانیشە ئەگەر ئێستایەکی بڕوا شکات کاتەوە لە محمودی ئەحمەدی نەژاد یان لە حەسەنی ڕوحانی محکەمەی دەستوری هەیە ئەنجا مەجلسی قەضای ئەعلا هەیە کە محمودی شارودی ئەی بربڕێەوە و پێشتریش ئایەتوڵای سەنعانی مەجلسی قەضای ئەعلای فەڕەنسا کە دروست بوو 14 ئەندام بوو ڕئیس جمهور خۆی مۆرەکەی لەلا بوو یەکێکە لە ئەندامەکان وەزیری عەدلیش ئەندامێکی ترە 6 قازی تری فەنی واتە ئەوانەی ڕیشیان سپی بوو سەریان سپی بووە لە قەزاوەتە ئەمانە دێنە پێش یەکی تەسەور کە لای ئێمە ئەو قازەی کە
حاکم فلان یەکێتی دایناوە تەواو هەرەمە کولفی کول هەر ئەمە ئەم لە چاو ئەوانی ترا و اختصاصەشی نییە خەڵکێکەیە ئەویش سەری سپی بۆ هەر لەم قانونەیە بەڵام بە تەسکەی حیزبی ئەو ناچێتە سەرویتر ئەو ناوێ بە مەسئولی دادگا ئەوی تریانەبێ یەکێکی تر لە کارەکانی ئەو مەجلیسانەی ئەوان ئەڵێ لە هەموو شتێکە لە هەموو کێشەیەکە کە لە بینی هاوڵاتیەک و حکومەتە ڕووەدا ئەولەویەت ڕەچاوکردنی ئەولەویەت بۆ هاوڵاتیەکێ مافی هاوڵاتیەکێ مادام علاقەی بە ئەمنیەتی وڵاتەکەەوە نەبێت ئەنجا تەسەور کە هەزاران هەزار کێشە هەیە لە سوید مەسەلەن کابرایە 2 ساڵ لەمەوە پێش بانقێکی دزیوە بڕیوێتیوتەوە دوای ڕۆیشتووە مەسەلەن لە فەنزوێلا گرتویان کە هاتوۆتەوە تەواو لە 2 ساڵ و 1 ڕۆژی بەسەرا ڕۆیشتووە لەبەر ئەو 1 ڕۆژە حەقی ئەوە نەماکەی تر بیدەیتەوە بە دادگا وەلەو بانقە بڕیوێتی چونکە بە تەقادم واتە کۆنبوون جەریمەکە ئەسڕێتەوە باش ئێوە تەسەورکەن ئەوەی کە مافی نییە هاوڵاتیەکەی ئەو لەوێت بۆ مەسئولە ئەو لەوێت بۆ بەرزانیە و لەوێت بۆ تاڵەبانیە ئەنجا بۆ مەعسوومەکانی دەوروبەریان ئەها کە یەکێتی کۆنفرانسی کۆنگرەی گرت جەلال تاڵەبانی بە ئەمری جەلال تاڵەبانی وتی 14 کەس نایەنە ئینتیخاباتەوە جەلال تاڵەبانی و فواد مەعسووم و کۆسرەت و بەرهەم و جەبار فەرمان و شێخ موس و فڵان و فیسەرەمانە نایەنەوە ئەوە ئیمامە مەعسوومەکانی چۆن شیعە 14 مەعسوومی هەیە یەکێتیش 14 مەعسوومی هەبوو ئەوانە نایەنە ئینتیخابات ئەوانەی لای پارتیژەچنە ناو ئینتیخاباتی حیزبەوە سەرۆک خۆی ڕازی نەبێوانی تر هیچی نایەنە ناو ئینتیخابات وەلەو بە پێی دەستوری حیزبەکەش هەمووی مافی ئەوانە ئەنجا ئێوە بزانە ئەولەویەتەکە بۆ ئەندامی خۆیان نەبێ ئەولەویەت بۆ هاوڵاتی چی هەیە تۆ لە شوێن ئەم ئەولەویەتە ئەبین دائیرەکانی حکومەت و ئیهتیمامدان پێی ئەمە بەشە مەدەنیەکەی ئەنجا مەجلسی دەولە هەیە مەجلیسی شورای دەولەی پێڵێن ئەنجا بەلەدیاتەکان ئەنجا ئەوانی تر حتا دێتە بەلەدەی گەڕەچێت هەر یەکێک لەمانە ماف و ئەرک و دەسەڵاتی دیاری کراوە لە بەرامبەر بزانت خوا ماف و ئەرکی دەسەڵاتی خۆتان لەوێت چی هەیە یعنی سبحان الله لێرە یەک کەس لەم ئەوروپای یەک کەس یەک ڕۆژنامەوان لەسەر یەکێ بنووسێ بڵێ نەخۆشە جۆری نەخۆشەکەی بنووسێ ئەیدەن بە دادگا تۆ چۆن ئەسراری ئەم کەسایەتی ئەم کەسە کەشف کردو کەچی لە وڵاتە داماوەی ئێوە دکتۆر لە ژوورەوەیە حاشای ئەو میلەتە بەڕێزە خەڵکەکە وەکو کەر و گاگەل یەکی هاتۆتە ژوورە و پێڵێڵەوە وەڵا جگەرم نەخۆش و کاتی خۆی سەرەتانم بۆ عیلاجم کردو ئەمە یەکێکی کە وەستاوە نۆرەیەتی گوێی لێ یەکی کەش لەبەر دەرگاکە وەستاوە گوێی لێتی دەرگاکەش کراوەتەوە فڕاشەکەش لەولا گوێی لێتی خەتەکەی دوای ئەویش هەمویان ڕاوەستاون وەکو بایعی هەمویان گوێیان لێ ئێ باشە تۆ بلیتێکت بڕیوە بۆ ئەم نیو سەعاتە لەم وڵاتە ئەوروپایانە کە ئەچی بۆ لای دکتۆر پێش هەموو شتێ بۆت شەرحەکە تۆڵی دانمێشێ ئەشعەیەگرێ دوای بۆت باسەکاتەوە دانەکە بۆ ڕسمەکاو لەسەر وەرەقەیەک اونجا پێ دەڵێتەوە یان بە ئەشعەکە پیشانە دەداتۆڵێ ئەمە لێرە کلێنێکی هەیە پڕکردنەوەیکی هەیە پڕکردنەوەیکی موقەتی بۆ کەم ئێستا ئەمەی تر ئاوایە فەحسی خوێنت دەکا هەر هێشتا هیچ شتێکی نەکردو هەر یا زەختت دەگرێ هەر لێرە لاسیکەکەی قایم کردووە جاڵێ ئەوە ئێستا لاسیکەکەم قایم کرد ئەمە لۆکەیە بەدەستمەوە لێدەم تاقیم یەکەم ئەوەسە دەرزیەکی لێدەم شتەکانت پێڵە بۆی طبیعی بی نەفسیان لەگەڵ ئەم ئیشەیە بڕێت چ جای نەخۆشی گەورە بەخوا قەسەم لە سەیدەلیەکانیش کە دەرمانەکەی ئەفرۆشن کە ئەڕۆی ئەو کەسە ئەو دەرمان خانەیە دەرمانەکەش بە تایبەتی و بەنهێنی و ئەهێنە ئیداتە دەست نەخۆشەکە بۆی نەخۆشێکی تراگای لێنە بێ بە شەرتێکە سەرایان گرتووە ئەوانی تر ئەگەر بە ڕقەمە سەرەی گرتووە 2-3 مەتر دوورە لەم کەسانەوە کە قساکە یا کە دەرمانەکە وەرەگری ئێ باشە تخوایەوە سەیری ئەو ماساتەی خۆتان کردو تخوا ئێوە هەمووتان بەبێ ئیستیسنا لە هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە تخوا چەند کەس ئەمرێ بە دەرمانی ئەکسپایر چەند کەس ئەمرێ بە دکتۆری نادکتۆر چەند کەس ئەمرێ بە عەمەلیات چەند کەس ئەمرێ بە نەفسی هەر یەکسەر کابرای نەخوێنەوار و نەزان دکتۆرێکی خاوەن شەهادەی تەزویر یەکسەر پێڵە وڵایی
هەرچەنە ناخۆشە بەزە بێ پێت بڵێم کە سەرەتانی خوێنتەوە و ئەو کەسانی کە ئەمەش توش بوون ینی لە سەتا یەک مەگەر ناجح بوو بن دەرچوو بن ئەژنان لە سەتا نۆکەی مردو هەر کابرا خۆی لەوێ نەفسیێن ئینهیارەکە هەمبرێ بەبێەوەی شەهادەی دابێتێ بەبێەوەی تەفسیلاتێکی دابێت ئەگەر لێرە وات پێ بڵێن ئێرەوات پێڵێ و مساومانە ناکەن بەس پێ دەڵێڵێ ئەمە خلایەکانت ئاوا تێکچوون خوێنەکە ئاوایە گەر تێیکەی ئاوا دەرەچێ فلانشت ئاوا هەموویت بە تەفسیل بۆ شەرحەکان لە چەند ڕۆژ و ئەوقاتی جیاواز هەر یەکێ لەم دکتۆرانە مشاوەڕی دکتۆرەکانی ترەکەنەوە کەس ئەوەندە لوودبەرز نییە بڵێ بابە من هەر خۆم دکتۆر مەزانم بلعکس ئەوەی پرۆفیسۆرە پرسە کاتەوە لە دانیمارک لێرە مەسەلە پرسەلەوەی دانیمارک ئەوە پرسێ لە مالیزیا لە کەنەدا لە وڵاتانی ترە پرسێ بەس ئێوە سەیری خۆتان کەن حاڵەکانتان چەند گوناحن ئێوە چێ وای لێ کردوون ئەو دوو تاغوتە کە پێویستە ڕایاندە ئەوانە نەقاوەی دکتۆرەکانە بێ ڕایاندن ئەوەی مەسئولی سەحەیە بێ ڕایاندن چونکە هەموو ئەم تاغوتانە دەستیان هەیە لە زەلیلکردنی ئێوە گرتنەوەی ئازادیتان گرتنەوەی موچەتان ئەوە موچەکە دیارە چونکە خواردنتانە بەڵام عیزەتتان کەرامەتتان سەحەتتان دەرونیتان باری کۆمەڵایەتیتان لێکترازانی خێزان نەمانی ڕێساکانی ئەخلاق لەناو کۆمەڵگەکەیە ژێرخان و سەرخانیان هەموو تەپاندوو یەکێکی تر لەو نقطانە لێرە ئەگەر هەڵەیەک ببێ لە هەر شتێک بێ هەر هەڵەیەک بێ وەلەو پەلکە مۆزێک تۆک لە مۆزێکیش بێ لەسەر جادە فرێدراوی ئەگەر بیانەوە محاسەبە بکەن لەسەر ئەمە یا چاڵێک هەڵکەندراوە یا تەلێک قرتاوە یا سیارەی خواروەستا هەرچی شتێک بێڵێن تەحدیدی مەسئولیەتی هەڵەکارەکە ئەبێ بکرێت پێش هەموو شتێک گەڵێن جارە بزانین کێ هەڵەکەی کردووە ئەنجا گەڕێنەوە بۆچی هەڵەکەی کردووە ئەنجاڵن ئایا هەڵەکە بە پێی قانون هەڵەیە و ئایا کە هەڵەکەی کردووە حڕ بووە کە کردوێتی ئیتر دێتە سەر کۆمەڵێک شت کە لە ئیسلامیشە تەمەن وایە پێوتر تەجریم الفعل اینجا پێوترە تەجریم الفاعل لێرە تەحدیدی مەسئولیەتەکە ئەکرێ یانی تۆ تەسەورکە ئەوە سێ چوار ڕۆژە کورد هەمووی زەلیلە ئەو کەسانی لە ئەوروپا ژەژین ئەوەی کرمانجی ژوورووە ئەوەی هی ڕۆژەڵاتە ئەوەی هی ڕۆژ ئاوایە ئەوەی کوردێکە کوردستانی نەدیوە و لە دەرەوە لە دایک بووە خەفەت دایگرتووە کە باشە بۆچی وای لێ هاتوو ئاخر چۆن یەکێکی چاو پلاستیکی دێتە سەر تەلەڤیزیۆنێکی جمهور ڕوبەڕووی خەڵکە کاڵێ من ئەمری ئینسیحابەکەم پێداوە 15,000 پێشمەرگەشم لابوو ئەی چۆن ئەم هەموو مەساحەی کوردستان لە 150 کوردستان هەروە بە ئاسانی درا بە حەشدی وەحشی ئەگەر بە شەریش بوونایە بە هەر حاڵ کە قسەژەکەن کەسیان ناڵێ حەشدی وەحشی گرتوێتی ئەڵێ سوپای عێراقی بۆی چاواشەکارێکە زیاتر کەن لە سەرمان ئەی نابێت تەحدیدی مەسئولیەتەکە بکرێت ئەم پەرلەمانە پەچی کەوت نابێ بوترێ بۆچی وەستاوە ئەم قانونانە تەنفیز نابێ بڵێن چێ مەسئولە لە تەنفیزکردنی ئەم کارە ساتە گەورانە ڕوەدەن ناکرێ بڵێ بۆچی وایە 365 ملیۆن دۆلار مانگانە لە بای حەسەن و لە هاڤاناوە دەرەچێت نابێ بڵێن ئەم پارەی لەکوێیە یعنی ئەوەندە جێلبین و ئاشتی هەورامی بە ڕازگۆ بزانین کەڵە وڵا ملیۆنێکم لە وەرگرتووە بە قەرز و 2 ملیۆن وەرگرتووە لە بە قەرز ئەوە چەند ملیاری هەیە کە تۆ 2 ملیۆنی لێ وەرەگری بە قەرز دوام قەرزەمان بووە کەی سابوو نەکڕین یعنی تەسەورکەن چما ئەساتێکە برایانی بەڕێز بەخوا قەسەم هەتانەی لە ئەوروپا نەژی نازانی ئەوە چه دارستانێک کە دوو لە ڕویەوە پەرژینێکی قایم بێەوە هەموو بەڕێزن هەمووی ساحب کەرامەتن بەخوا قەسەم نە دارستانە نە ئاغڵی حەیوانە نە زبڵدانە هەموو شتێک ئەوە لە هەموو شتێک دەرچووە یعنی چۆن خەڵکێک مزاهرەی کرد لە لوبنان شعارێکیان دانا طلعت ڕێحەتکون یعنی بۆگەنیتان بڵاو بووە مزاهرەکە کراوە هەرێکە لەو حەیەکی نووسی بۆ طلعت ڕێحەتکون ئێخۆ هەر ئەوانەی کە حکمەکەن لێ برا وەڵڵی من چاوم نەکراوەتەوە نەبێهبەڕی ڕئیسی پەرلەمانی لوبنانە ئەوە من 61 ساڵم خۆشم چوون بۆ لوبنان نەبێهبەڕی هەر ڕئیسی پەرلەمانە دەورە بە دوای دەورە خەڵک دێ و ئەڕوا و حکوومەتەکانە گۆڕن ئەوە سعد الحەریری و پێشتر فڵانەوەی تر هەتا بۆ سەلیم الحوسەوانی تر ئەڕوا باعتیبار ئەم ڕئیسی حکوومەتە ئەبێ سونی بێ ڕئیسی وڵاتەکە مەسیحی مارۆنی بێ ڕئیسی پەرلەمانی شیعە بێ ئێبراهیمە تۆ سەیری کە فواد معسوومیان کردو بە ڕئیس جمهور
داماوە کردویانە بە پۆستەچی وتیان ئاومە تالیبانە ببۆ دوکان مناقەشیان بکەلێ بۆی کلااوس بنێنە سەر پارتی و مەسعود بەرزانی و بۆشیان بکرا ئەیان گرت چونکە معقول نییە 3 سەعات دوای ئەو بڕیار و دوای ئەو قسە زلانە 3 سەعات دوای ئەوە هەموو ئەساتە دروست بێ بە چێشە بە ڕێز جمهورەکەیان نردوێن با بە تۆ ڕێز جمهورێکی بە دەردی لە فەیسبوک بۆیان نووسی بوو کاکە ئاسیاسیڵ کارتەکەت لێسەنێت تۆ تەلەفۆنەکە تۆ هەر قسەیە ناکەی جا سەیرەکەش ئەوەیە برانی بەڕێزم خۆزگە دکتۆرانامەکەی فواد مەعسوومتانە خوێندەوە کە لەسەر ئیخوان السەفا نووسیوێتی خۆزگە ئەتان خوێندەوە کە باسی بۆیهیەکانەکە ئەڵێ بۆیهیەکان کە هاتن لە ئێرانەوە کەوتنە خەڵک کوشتن و تاڵانکردن و پارەبرین و وەلحاصڵ حینیشیان هێشتبوو خەلیفەی عەباسیشیان وەک ڕەمزێک هێشتبوو بەڵام لەژێر باڵیەوە هەموو شتێکیان نەکرد ئێمە خۆتی کاکە ئەمە خۆتی قسەکەی مارکسە تاریخ ويعيد نفسه ولكن بشكل هزلي تخوا تۆ چەند هەزەلیە دانیشتوی لە ڕیاسەی جمهوری بەڵام ئەو خەڵکە ئاوی گەرمی کردۆتە ژێرت و تۆ بەناوە حساب ڕئیس جمهوری على الأقل جەلال تاڵەبانی جارێک چوو بۆ ئومەمی متحیدە و دوو ڕئیسی استقبال کرد وەلەو کە هەرەکەهاتەوە فەرشی سوورەکە بەس عومەر فەتاح بۆی ڕاخست بەڵام داما و تۆ فەرشەکەشت بۆ ڕاناخەن خەڵک نازانێت کەی دەیتەوە بەخوا پاسەکانی دەگن نەجەفی قەدیم بمایە ئێستا بەوەیان ناردیتەوە بۆ سلێمانی تۆ سەیری ئەم هەموو ئیهانەیە تۆ سەیری ئەمانە چۆن لە عیزەت و کەرامەتی خۆیان کەوتوون اینجا چۆن سم شێری ماکەر پشتن چۆن بۆ میلەتەکەی خۆمان ئازان 36,000 کەس بدەن بە کوشت لە شەڕی پارتی وێچێتیە ئەمانە هی ڕادان و لادانن ئەمانە هی پینەکردن نەماون ئەمە هی ئەوە نەماون عوزریان بۆ بهێنرێتەوە ئەنجا وەرە سەر پاراستنی حڕیەتەکان کە لە فەڕەنسا هەیە هیچ کەسێک ناتوانێت مافی یەکێکی تر زەوتکە هۆڵەندا تەسەورکەن ڕەنگە 9 ملیۆن پێست ڕەشی لێبێ ڕەش پێست بەڵام یەک کەس ناتوانێت بێویتر بڵێت تۆ ڕەش پێستی یا تەعینی نەکا لە بەرەوەی ڕەش پێستە وەکەوە کە لە ئەمریکا ڕووەدا یەکسەر حکمی دەرەچێت لەسەری بەڵام تۆ سەیری کە کابرا ئەم دیوی دێگەڵە چەند فەرقی هەیە لەگەڵ ئەو دیو تۆ سەیری ئەم فەرق و جوداییە شتێکیشم بیستۆ نازانم چەند ڕاستە هیوادارم ڕاست نەبێت ئەڵێ بەرزانیەکان ناهێڵن جامانە سوورەکە کە وەکو هی خۆیانە یەکێکی تر لەسەریکە هەروەکو ئال سعود کە ناهێڵن یەشماغە سوورەکە یەکێکیکە بیپۆشی تۆ سەیری ئەم جوولەکەیەتیە تۆ سەیری ئەم ڕموزە ئەم شخۆسانی کە بە خۆیان دانا ئەمانەت خوا حڕێتی خەڵکیان پێپارێزرێ فاقد الشيء لا يعطيه بنسبة نقاباته أحزاب طبعا ولا ديار فرنسا أحزاب أنواع وأشكال هي أحزاب يميني هي واشتراكي هي وحزب اشتراكي فرنسي هرخوي مدرسي كي اشتراكي كان بو هروكوش ولا السويد ولا إسبانيا ومدارسي اشتراكي أو سيخ شويني كباسم كردن تأثيرات ينزورترها ولا سر اشتراكي جهاني هروها أحزابي ليبرالي ويمين وقومي وأنواع وأشكال طبعا أحزاب هي وأنا بيوزناك باسي شي كم نقابات يشمو ما نزانين ونقابات لها مولاتك هاي يعني وتصور كالنقابيك لكردستان هاي هرنا الله اشتيشي واحد نقابي صحفيين هي نقابي الروجنامة وانا مثلا بلام هم الروجنامة وانا بكوش لنا تواني هيت شتيبك شكات يشبك لو زندرك لولا وديو دمان شكي بيو قاضيان تهديد كردو ملفي چي دروينيان دروس كردو صد دليلي تريان ترتيب كردو هروها جمعيات تبزاني استيوا أجر جمعيات تام ببوهاي يعني سيري كان عزيزاني من ياتش لو ظلميك لأيوا كراهه بياويشي برز لباكستان هاي عبد الستار إيدي بالرحمة إخوائي ليبه بياويشي دولة من بو 5,000 إسعافي دانا أبو لسر رقابانا كاني باكستان 5,000 إسعاف طبعا هر إسعافي كي سي سايقي به چونك 24 ساعات تقسيمش سي أكيتو بيبه 8 ساعات دوامك هر يچك لم سيارانش أبي خيرا إسعافات أولي بزاني أم نفرانا كحادثة الروا دالي خيرا بريندارا كان نقل كانوا خسخان 5,000 إسعاف هي يكس باش أجر أم طاغوتانا وين لأحمد إسماعيل حاج محمد باموشي نكر دايا حاج محمد باموشي وكو عبد الستار إيدي درسو أحمد إسماعيل وكو أو درسو من أمدو بياو برزار دو كانن بينيوها دلطاق بياو مسلمان
بەڵام تەسەورکەن کوڕەکەی حاجی محەممەدی بامۆچیان فڕاند لە سلەیمانی فڕاندیان نەیزانی سەری لێ دەرنەکرد چێنەوانەیە فڕێن بردیان بەرەو عەربەت نەیزانی چ جیهاتێکن لە عەربەتەوە پێشیان کردو بیبەنەوە بەرەو قەڵەو چوالان لەو دۆڵیان ڕایان گرت وتی کاکە بەس با تێبگەم ئێوە چین و چیتانەوێت وتیانە بێ یا ئەتکوژین یا 3 ملیۆن دۆلار ئێوتی باشە بیدەم بە خۆتان ئێوە خۆتانن یا تەمسیلی شوێنەکەن ناوتیان ئێمەیەکێتی بەخوا ناوەکانیشیان نەزان ئەوە نایڵم لەبەرەوەی کابراش ماوە جارێ بەڵکو تۆ بکە بەخوا خۆشی بۆی جێڕامە بەو خوایە قەسەم خۆی بۆی جێڕامە کە چۆن ئافڕاندویان ئاخر ئەم تاغوتانە ئەنجا بە ئەمری مام جەلالیش ئەم تاغوتانە کە خۆیان موچەی خەڵکیان بڕی نیان هێش ڕەحم و ڕەدای ئومەتەکە لە ناو خۆیان بەزەی بێتەوە بەسەر خەڵکێکی ترە ئێستا هەر ئەو ئاوارانە یا ئەو مهاجرە بە ڕێزانەی ئەهلی دووز ئەو هەموو جوامێرە ئازانە وەڵڵاهی پێشمەرگەمان هەبوو هی دووز بەخوا قەسەم کە بە کەلاریەکان بە گەرمیانیانە ود ئازان لە ضمنی ئازاترین ئازاکانە خەڵکی دووز بوون ئەم پیاوە شەریفانە ئەم خەڵکە بە سەبرە کە فرۆشراون مەسیریان وای لێ هاتوونەتەوە ئێستا ئەبێ بڵێن بچن بۆ کوێ نەمنەزەمە هەیە ڕایان گرێ ئەبێ ڕوو بکەنەوە ماڵە فەقیرەکانیان هەر ماڵێک 30-40 کەسی بەرکەوێت ئێوە تەسەورکن برانی بەڕێزم ئەگەر ئەم دوو تاغوتە ملهوڕە پارتی وێچێتی کەرامەتی ئینسانیان بپاراستایە برا هەر عەلی قەرەداخی ئێستا مەشروعە ئیغاسیەکەی خۆی هیڕابیتە گەورە کرد عەلی قەرەداغی کانە خەڵوزەکانی لە دهۆک تەرتیب کرد کە بەردی ئاسنین بفرۆشێ بە ئەستەمبول کاتێک گەیاندیەوەی مەشروعێکی گەورە بێ ئەو فازڵ میرانی کە ئەڵێ هەولێر و سەماوەردووجان فەرقیان نییە ئایدی عێراقن دەستی گر بەسەریە ێکاکە هەرو منەظەمە ئیغاسی ئیسلامیانە بمایە ئێستا خەڵکەکەی بۆ بەخێوە کردن